لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. 3. لەبەر ئەوەی سروشتی مرۆڤ ئارەزوێکی تونند و تیژی بۆ وەرگرتنی کرێی پێشینە و دام و چێژە هەنووکەییەکان هەیە، ئەوە تەنها بەڵێندانی وەرگرتنی هەندێک پاداشت چەندەش زۆر و گەورە و ڕازاوە بن لە داهاتوودا باس نییە بۆ بزواندنی مرۆڤەکان. ئەوە تا مرۆڤ گرنگی بە چێژ و لەزەتە هەمیشەییەکانی بەهەشتی ئایندە نادات و دەبێت بە قوربانی دەستی لەزەتە هەنووکەییەکان کە وەکو یاری منداڵان وان. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بەرامبەر بە سروشتێکی مرۆیی لەم شێوەیە بێ ئەوەی بەڵێنی هیچ پاداشتێکی خێرا بدات و تەنها بە پەیمانی ئاخیرەت و بەهەشت کە دەکەونە پشتی مردنەوە چووەتە نێودەڵی مرۆڤەکانەوە و بزواندونی و ژیانی بەم ئاراستەیەدا ڕێخستون. ئاراستەکردنی مرۆڤ کە جیرۆدەی چێژە کاتیەکانە بە یارمەتی ئەم جۆرە بەڵێن و مژدانەی کە تایبەتن بە ئایندە دیسان خاسێتێکی تایبەتە بە پێغەمبەران، ئەوانەی کە باوەڕیان بە بەڵێن و مژدەکانی ئەو زاتە هێناوە و ژیانیان بە گوێرەی ئەمە ڕێکخستووە و بە سووک تەماشاکردنی ژیانی دنیا بە تام و لەزەتە کاتیەکەی نەخەڵەتاون. تەنها هاوڵە بەڕێزەکان نین، ماوەی 4 سەدەی ڕەبەقە ئەوانەش کە شوێن پێی ئەویان هەڵگرتووە و دڵبەستەی ئەو ڕێسایان کە ئەو دایمەزراندووە، ئەوانیش وەکو یەکەمینەکانی پێشخۆیان بەوەی کە جیهانی فانیان کردووە بە فیدای جیهانی باقی، هەم ڕازگۆیی ئەویان قبول کردووە و هەم بە کردارەکانیان دەریان خستووە کە بێگومان داهاتووی بەڵێندرا و دێتە دی و ئەو زاتەش چی دەربارەی ئایندە وتووە وەکو خۆی ڕوودەدات. 4. ئەو کەسانەی کە خاوەنی فیراست و زانیاری مێژوویان بەهێزە و دەزانن چۆن سوود لە ڕوودا و ئەزمونەکان وەربگرن و خاوەنی هێز و بەهرەی باش خوێندنەوە و هەڵسەنگاندنی ڕابردوون، دەتوانن پێشبینی و پێشگۆیی دەربارەی داهاتوو بکەن. بەڵام ئەمە تەنها ئەو شتانە دەگرێتەوە کە خۆی لە خۆیدا ئاماژەکانیان دەرکەوتووە و لەبەر ئەوە لەوە دەرچووە کە غەیب بن و هاتوونەتە نێو جیهانی شەهادەوە. پێشبینیکردنی کەش و هەوایان زانینی بارودۆخی کۆرپەلە لە سچی دایکیدا نمونەن بۆ ئەمە، بەڵام ئەو شتانەی کە پێغەمبەرمان لەسەر ئایندە فەرموونی نە نیشانەی هەبووە و نە ئاماژە و هێماکانی دەرکەوتن، نەکرد دەرنەکەوتون، بەڵکو زۆرێکیان ئەو شتانن کە بە گوێرەی هەلومەرجەکانی ئەو کاتێک کە گوفتارەکەی تێدا وتراوە ڕوودانیان مەحاڵ و ئاستەمە. هەواڵدانی ورد و بڕیاری یەکلاکەرەوە لەسەر ڕووداوەکانی داهاتوو تەنها بە فێرکردن و پاڵپشتی خوایی لێک دەدرێتەوە. 5. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەواڵدانەکانیدا سەبارەت بە ئایندە هەرگیز دەستەواژەکانی وەک لام وایە، ئومێدەوارم، پێشبینی دەکەم، لەوانەیە، گریمان زۆرە و هاوشێوەکانی بەکار نەهێناوە کە بۆنی گومان و دوودڵیان لێدێت و ئەگەری ئەوەیان لێ هەڵدەهێنجرێت کە دەگونجێت پێچەوانەکەیشیان ڕوو بدات، بەڵکو هەمیشە دەستەواژە ڕوون و دیاریکراوەکانی وەک ڕوو دەدات، دەیبینن، دەیکەنی بەکارهێناوە. 6. مەحاڵە مرۆڤ بتوانێت شتێک دەربارەی داهاتووی هەندێک بابەت بڵێت کە خۆی تێیدا نەژیاوە و ئەزموونی نەکردووە و لە ژیانی پیشەییدا ڕوبەڕووی نەبووەتەوە و ناچێتە بواری تایبەت و پسپۆری خۆیەوە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێش پێغەمبەرایەتیەکەی نە سوپایەکی دامەزراندووە و نە لە جەنگێکدا بەشداری کردووە و نە کۆمەڵگایەکی بنیاد ناوە و نە فەتحێکی گەورەی ئەنجامداوە، کەچی دوای پێغەمبەرایەتیەکەی هەم لە هەموو بوارەکاندا بووە بە پێشەنگ و هەم هەواڵی ڕاست و دروستی لەبارەی ئایندەوە داوە. ئەمەش یەکێکی دیکەیە لەو تایبەتمەندیانەی کە تەنها دەکرێت بە پێغەمبەرایەتی تەفسیر بکرێت. 7. دەکرێت سەبارەت بە داهاتوو تەنها پێشبینی و پێشگۆیی بکرێت، هەرچی ڕابردوویشە بە نەقڵ دەزانرێت نەک بە عەقلە. ئەگەر کتێب و تۆمارنامە مێژوویەکان و لێکۆڵینەوەکان و ئەو بەڵگەنامانە نەبن کە لە زانستی شوێنەوارناسیەوە دەست دەکەون، چۆن دەکرێت قسە لەسەر ڕابردوو بکرێت؟ ئەمە لە حاڵێکدا پێغەمبەرمان صلی الله علیه وسلم پێش لە هەر شت خوێندنەوە و نووسینی نەبوو کە مەرجی یەکەمن بۆ سوود وەرگرتن لەم جۆرە تۆمارانە. دووهەم، لە سەردەمی ئەودا نەزانستەکان وەکو ئەمڕۆ پێشکەوتوو بوون و نە بەڵگەنامە و تۆماریش دەگۆڕێدا بوو.
هەرچی هەڵکەندن و لێکۆڵینەوەی شوێنەوارناسیشە شتێکە تازە پەیدا بووە، بەڵام ئەو پێغەمبەرە بە وێنەی داهاتوو هەواڵ و زانیاری وردیش لەسەر ڕابردوو دەدات. ئایا جگە لە پێغەمبەرایەتی بە چ شتێکی تر ئەمە ڕوون دەکرێتەوە؟ دەرەنجام دوای زانینی ئەوەی کەسێکی نەخوێندەوار بەڕاست و دروستی هەواڵ و زانیاری لەبارەی ڕابردوو و داهاتووەوە داوە، ئەگەر کەسێک پێغەمبەریەتی ئەم زاتەی قبول نەبێت و خۆشەویستی بەرامبەر بە ئەو لا نەوروژێت، ناچارە یەکێک لەم دوو بژاردەیە هەڵبژێرێت. ئەلف یان ئەو زاتە خاوەنی زیرەکی و فیراست و ڕوانینێکی بێوێنە و بلیمەتیەکی فراوان و کاریگەرە و ڕابردوو داهاتوو پێکەوە لە خاڵێکدا دەبینێت و دەزانێت و هەموو کاتەکان بێ ئەوەی گریمانی بچووکترین هەڵە و بە هەڵەداچوون لە گۆڕێدا بێت لە باوەش دەکات و کەشفیان دەکات و دەیان ناسێت و سانتیم بە سانتیمی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و وشکایی و دەریاکان دەبینێت و لە یەک کاتدا تەماشای گشت ڕووداوەکانی ڕابردوو و ئێستا و داهاتوو لە خاڵێکدا دەکات و هەموو ئەمانەش بەبێ لە بیرچوونەوە و تێکەڵکردن لە یادەوەریەکەیدا تۆمار دەکات و پاشان هەواڵیان لەبارەوە دەدات. ئەم تایبەتمەندیانەش ناسووتینین و لاهوتین، واتە تەنها لای خوای گەورە هەن. با یان ئەو زاتە لەلایەن خاوەنەکەی و بەدیهێنەری گشت کات و شوێنەکانەوە نێردراوە و پێغەمبەرێکی وایە کە بە مۆڵەتی ئەو خوایە لە شێوەی موعجیزەیەکدا خاوەنی ئەو سیفەت و حاڵەتە دەراسایانەیە و وەکو ڕەحمەتێک بۆ هەموو جیهانیان ڕەوانە کراوە. لە کاتێکدا کە حەقیقەت ئەمەیە، ئەوانەی بە جۆرێکی شاراوە ئینکاری دەکەن و دەستەواژەگەلێکی وەک مرۆڤێکی زۆر زیرەک و ژیر بووە، بلیمەتێکی ناوازەی وا بووە کە توانیویەتی هەندێک شت بە بیابان نشینەکان ببەخشێت بەکار دەهێنن کە شایانی شەقامی پێغەمبەرایەتی نییە، تەنها کۆمەڵێک بێعەقڵ و داماوی وان کە هەوڵی سەر لێ شێواندن و تێکدانی مێشتی کۆرپەی گەنجانی ئەم ڕۆژگارە دەدەن.